سەیرانی کەژوکیێ شمشاڵەکەت بگرانێ ڕووکەی نەدەشت و کێساوە بۆ سەیرانی باغی سێو ڕووکەی نەدەشت و کێساوە بۆ سەیرانی باغی سێو ئەسیری بەندی داوم پەپولەی باشکاوم ناڵای دەمی وەڕانێ فیلمیستنت لە چاوم ناڵای دەمی وەڕانێ فیلمیستنت لە چاوم ناڵای دەمی وەڕانێ فیلمیستنت لە چاوم خۆشەویستان و ئەزان ئەو کاتەوە هەموو کاتێکتان خێر و خۆشی بێ ئەمە ڕستوکە ئامادەکار و پێشێشکاری بەرنامەی دیدەنی بۆ ئەو جارەی دیدەنی هاتوین بۆ گوندی سرێشمێ دەڤەری باڵەکایەتی سروشتی جوانی ئەو گوندەی دێینە سەر شاشەی ماڵەکانتان بەرنامەی خۆتان دیدەنی با سپۆنسەری تایت و شامپۆی سۆپەر کریز بەردەوام دەبێ ئێمەش لە خزمەتیەوەدا دەبین فەرمون. خۆشەویستان و ئازان ئێمە لێرەین لا گوندی سرێشمێ لەگەڵ کاک ئیبراهیمی پیاسەی دەکەین و باسی ئەو گوندەش دەکەین. کاک ئیبراهیم ماندوو نەبی. ڕەبی بەخێر بێن سەرچاوم زۆر بەخێر بێن. سەلامەت بیشەڵە. کاک ئیبراهیم ئەتوو لێرە لەدایک بووی؟ بەڵێ لێرە لەدایک بوویمە. لێرە باغیشت هەیە وایە؟ بەڵێ. بڕێک باسی باغین چوو هەیە لێرە؟ بەخوا لێرە جویزی لێ هەرمی لێ سێوە. سێوە. ئەو شتانەی لێ. بە چ بەناوبانگە لە ڕووی میوە جاتەوە؟ بەخوای بەزۆری بەجویز. بەجویزی. گوێزی چاک. بەڵێ. زۆر زۆر باشە. کاک ئیبراهیم لێرە مەسەڵەن ئەو گوندە ناوی سرێشمەیە ئەتۆ ماشەڵڵا بۆ خۆت گەنجی بەڵام ئەوەی کە باب و باپیرانت باسی دەکەن بۆ پێی دەڵێن سرێشمێ سرێشمێ لە چوە هاتووە؟ بەقۆرعان ئێمە گوێم لێ بێ هەندێک ئەرێن سێڕێلۆ هاتینە. سێڕێ کە ناویانە ناسرێشمە. زۆر باشە. یعنی ئەو سییان تێکنەوە بۆی پێ سرێشمە بۆتە سرێشمە خۆشویستان یعنی بە سێڕێ دەستی پێکردوە. زۆر زۆر باشە. ئیلاقەی کۆمەڵاتی لێرە چۆنە لەگەڵ گوندەکانی دەوروبەر؟ کۆمەڵاتیمان زۆر باشە دەگە جیرانەکان مەبرم دەگە پیرۆمەر دەگە ڕست. ئێستا لە دەستی ڕاستان کوێ مەسەلەن؟ دەستی ڕاست لە دەستی ڕاست ئەوەیە ماوانە بێولەیە میلانە لە دەستی چەپ لە دەستی چەپ ڕستە گرکە پیرۆمەرە ژن و ژن خوازتانەیە پێ بەێ زۆر تێکەڵاوە بەێ هاوکار و هەمانگی یەک دیش دەکەن زۆر زۆر باشە. شەوانی گوند لێرە چۆن بەسەر دەبن؟ بەخۆی شەوانش ئەسنەکەنێک برم دانیشین شەوێت گەلە قسەی خۆش و یاری کوردەواریەکان دەکەن؟ بەخوا ئێستان نەما ئەن کرد پێشە بەس دەتان کرد پێشدا هەڵێ وەڵڵا زۆر زۆر باشە. کاک ئیبراهیم سەرچاوەی ئاوی گوندی سرێشمێ لەکوێوە دەست پێ دەکەێت؟ لە سەرێ سەرچاوی کانەکەی لە سەرێ چەند کانی هەیە؟ بەخوای زۆر کانی هەیە. کانیەکان ناوی چیان لەبەرە؟ ئەوە کانێژنان بەشورە کانی پیاوە هەیە کانێ مەمی کانی ڕەشم شێری تێگەی کانێ تا هەمویان ئاویان پێدا هەموو ئاویان پێدادێ. سپاس بخوا ئێرە باشە بۆ زۆر باشە زۆر باشە دەڵێ ئاوەدانی ئەوەی کرد ئێرە کانێژ نانە وەختی خۆ تەبعەن ئەوها نەبوو پێشە چۆن بوو کانێژ نەهابوو ژەنداتنە سەبرێم نوێژ و شتیوان لەستەوێ کانێ کرد. خۆشویستان دەڵێ ئێرە کانێژ نابووە لێرە قەدیم لێرە ژن کوڵیان کردووە نوێژیان کردووە دەهات نێرە بەختیاروەرە ئێستا کانێژنان تێک چووە ئاوەکەی هەرماوە بەخوای تەقریبە ئاوەکەی هەرماوە بەس کەمتر بڕۆ
بابینەران بیبینن تەدابیری تەواوی بۆ کرا بوو کاتی خۆی كامل کامل أيوة. ئێستا بە حکمی ئەوەی کە کابرا هەمووی ئایا خۆی دەستە ماڵێ زاران ئاوە نەبوو أو بيش أو أنا استهمي مرافق لما عليه وعاو لما عليه يعني أنا ما بيش على نسكاني قدیم پیاوان بۆ خۆشتنێ بەانی زوو دەچونەکانی خوان على سري كان يبيعوا مەبەستم لێبێ أنا بدأت خۆشەویستان و ئازان ئێمە لە گوندی سرێشمێ لە خزمەت ئێوەداین سروشتی جوانی ئەو گوندەی دێنە سەر شاشەی ماڵەکانتان بە ئیزنی خوای گەورە وەرە بەختیار خۆشەویستان دیارە ئەوە ئێرە کانی بووە کانیە مەمی دیارە کانیە مەمی سەرەکەی گڵ بووە دانەوێ نۆژەنی کەنەوە بەزانین بۆ نۆژەن و نەکردوێتەوە بقول عن لبب بودجەکەی زعیف لەگەڵ حکومەتی هەرێم هەردووک پێکەوە لێن قەڵباوەنی عەرەبی خوا ڕحمی بە هەموو لاجی حکومەت عليه قوم ئارێ وڵات ئینشاءالله چا دەبێت متى زۆر باش کاک ئیبراهیم کوتە ئەوە کانیە مەمیە هو كان ممجا بەڵێ كان يجنا کانێژنە كان يجناش كان يكل شو بيت وين شريخ واري سەری او كان قديم بالامكانيه مبيانا غوتي هل بناوي كان مبيا جندات نسال انه يجان لك كل يعني لك کانێژنام هذا بالا وقتك عندي كتب جنة وقتي هو پێشمەرگە زمانی هەشتا ساڵی لێرە بوون شوعی لێ بوون شوعیاژن دەگەدامون قاتی پیاوان دەبەدامون پێشمەرگی و کاتەی وا پێشمەرگی ئەو کاتی گوتدان ئەماچینە سەکان نێژنا کە دێنە سەکردنیشیانە بێن قاتیان دەبەدا هەردێن هەرمین ئەمەش بەچین گوین خۆت ئارێ وەڵڵا زۆر ڕاستە خۆشەویستان هەمیشە گۆن لانکەی شۆڕش بووە هەمیشە پەناو پەسیوی هێزی پێشمەرگە بووە هەمیشە ئەو گوندانە سفران بۆ هێزی پێشمەرگە ڕاخراو بووە وە بە تایبەتی سرێشمێش هەر تا دەورەی مەقەڵ بوو چەندی خەزمەتی شۆڕشن کردە پێشمەرگەی هەر بژی ئارێ وەڵڵا بەس ئێستا تینەکە بۆ هەمووان هاتووە ئەوە پورەمێرە دەیگو بودجە نییە بودجە ئەگە بورجە بێ خۆ هەمووشت چا دەبێت دەبێت دوعام کەی بڵێ ئینشاءالله خوای گەورە ڕحمێ بە هەموو لاچی بکات ئەو عەزەمان بۆ خۆش بێ و ئینشاءالله بەدڵی هەموو لاچی بێ با بڕۆین کاک ئیبراهیم فەرموو دەساشوانم چە جوانەمە لەم بەشت و لەم کێوانە بە سۆزی دڵ بخێنین ئەم بەستەوەم دیلانە بە سۆزی دڵ بخێنین ئەم بەستەوەم دیلانە خۆشەویستان و ئازان سرێشمێ گوندێکی خۆش خەڵکێکی میواندۆز ئاو هەواشی ساف ئێرە سرێشمەیە و سیمای گوندی ڕاستەقینە ئەوەیە کە ئێوە دەیبینن تەماشاکەن خۆشەویستان ئەوە هەمووی بە خشتی قوڕ بە قڕ و بەر دروست کراوە لە هاویناندا فێنێک لە دستاناندا گەرم خەوێکی خۆش ئیسراحەتێکی باش بەڵام بەداخەوە ئێستا سیمای لادەی تێک چووە بەهۆی تەکنەلۆژیا و فەرقی نییە هیچ دەگەڵ شاری کاتێک چاوت بەو سیما جوانەی دەکەوێ حەز دەکەی دڵخۆش دەوێت بەڵام بەداخەوە کە تەماشا دەکەی بینا و سیستەمی شاریان هێناوە بۆ ئێرە سیمای جوانی لادێ لە دەستی داوە ئومێد دەکەین حکومەتی هەرێم پلانێکی تایبەتی هەبێ ئیشاءالله ئەوە سپەی دوا ڕۆژەوە چاک دەبێ سیستەمێکی جوان دانێ بۆی سیمای لادێ سیمای خۆی لە دەست نەدا خۆشەویستان و ئازان ئێمە لە سرێشمەی باڵەکایەتی ئەو کوڕە جوانەی کە دەیبینن جلێکی کوردەواری و جوان هاتۆتە ماڵێ باپیری دەڵێن هەمیشە نەوە زۆر خۆشەویستن چۆنی قوربانجان باشی سەلامەت بێ ناوت چییە؟ ئەیمن کاک ئەیمن تەمەند درێژ بی کاک ئەیمن کاک ئەیمن هاتوویەکن چێ؟ ماڵە باپیرم ماڵ باپیرت ماوە؟ بەڵێ باپیرت خۆش دەوێت بەڵێ زۆر دەیخوا باپیرت لێ نەستێنێ خۆشەویستان جاران ئینسان کە سەردانی خاڵی دەکرد یان باپیری دەکرد دەستی جاران پاران ئەدەی لە ئیوای دەکرد دەیگو
با ڕۆبعەکەت وێدەم یان نیو دینارێکت وێدەم ئێستا دەبێ بڵێ پێنج دیناریەکەت وێدەم با پیرە دەگە دەچی پارە دەداتێ بەڵێ زۆریش زۆریش با پیرت خۆش دەوێ زۆر بۆ خۆت دەڵێ با بچینە لای باپیرمیان با بە تۆ دەڵێ وەڵا بەخۆم بۆ خۆت ئێستا میوانی ماڵی باپیرتی بەڵێ ئەم بەتەنیام بەتەنێ هاتوو یەکن بابە گەورەی بەڵێ دەی تەمە درێژ بیشاڵە خۆشەویستان ئێمە بەردەوام دەبین خۆشەویستان و ئازان دەچینە ماڵێ بازی بەڵقیسێ پور بەڵقیسێ نانی دەکەن بزانین بەهارەوەزە یان هەر خانەوادەی خۆیانە وەرە بەختیار مەجلیس و دایم ئیمان و قایم چۆنن باشن مەبزون خۆش بێ چۆنی پور بەڵقیس باشی ئەمانەتەی خوای بخوان گۆش بەخێر بێن ژیانەکەم بەخێر بێن یاخوا بەخێرێ پور بەڵقیس ئەوڕۆ نانی دەکەن وایە بزانین سنانێکی دەکەن نانی هەورامی دەکەن یان نانی تیری هەردوو کازانیم نانی هەورەمانی زانانی مادەشە زانین بەس هەنانی هەورەمانیەکەین لێرە هەر خەڵک زیاتر نانی تیری دەکەن ئێستا بەری بەری نانی تیریەکە بزانم حازر خزمەترە وایە زۆر باشە پور بەڵقیس چاودەخە مامۆژن لەوێ چاتر قسەکان دەکە بازی بەڵقیس پێم بڵێ ئێوەکە منداڵ بووی مەسەلە نەتوو لە تەمەنی چەند ساڵی فێری نانکردنیان کردی وەڵی لە تەمەنی 10 ساڵی 7 ساڵیم بەخۆم نانەکرد ئەو چوومە بەنانی نانم پێخۆش بوو هەر ئیوالا هەموو جاجا برا بەخۆ بە براژنەی خۆ نان نەکرد ئەچوومە بەنانی بچی ئەلعانە پێ حەزم لێ بوو لە نانی لە شیوێ لە میوانداری بەسەر هەڵڵی دەخۆش بۆ خوا مندارەوەت پێ 30 ساڵ و بەرنامانەکەی ها منداڵەکانی خۆت لە تەمەنی چەند ساڵی فێری ئیش کردووە واللهی لە تەمەنی 6 ساڵی بخواوە 6 ساڵی نەبوو نانی پێ کرد ئەو بوو کەم نانی نازانی گاتەکەنە نانی پێکم خۆشەویستان ئەمە هەمیشەوەن گوتووە ئیوا ئەگە دەچی کچت دەدەنێ ئەگە کچت دەدەنێ ئەم گووەرە کارێز نانی باوێ دەڵێ دەچی داوای کچێ دەکەی دەڵێن جاوە کچەکە دەدەینێ بەس بەخوا هێلکە ڕۆنێشی نەکردووە تخوا زۆر واگا لێ بێ کە دیشان لە دایمی خوشتێوێ ویانە وتم قەیدی لە من ئێوە پێوی ئەمە ڕای دێرم سپاس بەخۆی کابانێکی باشی لێ دەرچووە الحەمدولله لە خوای بەزیاد ماشەڵڵای خوان لێ بێرێ وەڵڵا باشە بازی بەڵقیس لێرە ژنانی ئێرە کچانی ئێرە هاوکاری یەکدی دەکەن بۆی بەری ئەرێ وەڵڵا ئەلهانێک نانی بکەم هاوکاری ئێکەکەین ئەرێ وەڵڵا ئەرێوڵە هاوکاریەکەکەین لە دەستا لەوە نانی لە شیوێ لە زبارێ لەو شتانە لە هاوکاریەکەین دەستەکە خۆش بێ ماندوو نەبن لەش ساق بن ئینشاڵڵا خدا أسيري بندي داوم هاكل بوشكاوم نالي دمي ورام في مستند لتشاوم أسيري بندي داوم هاكل بوشكاوم نالي دمي ورام في مستند لتشاوم خۆشەویستان ئازان ئێمە لە سرێشمێ هەر بەردەوامین کاک تەماتەی کردن قوربان ماندوو نەبێ ئەحواڵە چۆنە دەکەم خەریکی چی ئەوە وەڵی قوربان ئەوە هەندێک تۆی تووری دەچینم توور تۆی توور ئێستا وەختی هاتووە بەڵێ وەختی تێ کامە توورەیە تووری فەوریمان هەیە تووری کە هەیە تووری دستانی تووری دەستانی زۆر باشە ئێرە خاکەکەی گونجاوە بۆ هەموو شتێک بەڵێ لێرە جەنابەت بەس تەماتەت کردوون وەڵا تەماتەیە و خەیارە و ئەو شتانە دەکەین تەماتەکەی چۆنە وەڵا لەو تەماتەی دەرەجێ جێژی زۆر باش خاکەکەی چۆنە مەسەنەن زەبڵ و شتی پێدا دەکەی پێی نوشتێ پێیدا بکەی و پەیدانەکە هیچ مشکلی نیە نەجەعەت دەینی نزعادین سپاس بەخوای گەورە زیاتر تەماتەی چەت کردووە تەماتە سێوەیان تەماتەی سێوە تەماتەی سێوە بەڵێ تامووی خۆماڵی بەخوای خۆماڵی نییە بەڵام وش خۆماڵیە خۆشە تامی زۆر خۆشە زۆر باشە بامیەت کردبوون بامیم نەکرد بە هەوسار
جاکو تەماتە بەبێ بامی خۆش نییە. وەڵا زانم کردبوو نەکردبوو. ناوەڵ بەڵام خەڵک دێکا لێرە خەڵک کەم دەکا لێرە بامی کەم دەکرێت لەبەرەوەی بامی بەڕک زەحمەتە بیبەریشت کرد. بیبەریشم کردینە بڵێ کاتێکەوە لە گوندین مەسەرەن جاران خەڵک لە گوندی ڕادەچۆ بۆ شاری خۆشەویستانیان هێلکەی خۆماڵی دەبرد یان ماستی دەبرد یان تەماتە خۆماڵیشن هێمە هێلکەی خۆماڵ هەیتمان بڵێ ئێوە ئەو دابوونەری تەماوە لێرە کاتێک دەچن بۆ شاری بەدەست و دیاریەوە بەڵێ هەیتن چ دەبەن ئێستا؟ وەڵا تەماتەی دەبین هەنجیری دەبین حەلوکەی دەبین ماستی دەبین هێلکەی دەبین ئەو شتانە ئەگە دیاریت پێ بێ بەڵێ خۆشتر ئەموزا پێیان قەدیمان دەیانگۆ شین و شایی دەستەوایی خۆشەویستان ڕاز دەکەنیە ئەگە چی بۆ شوێنێکی بەبێ بەدەست بە تاڵی مەچوو بە هەمیشە شتێکت پێ بێ دەستەکەت خۆش بێ ماندوو نەبی چاوەکەم بەختیار وەرە تەماتەکەت خۆ دەرمانت پێدا نەکردوون دە زۆر چاکە بەختیار وەرە بەختیار دێم وەرە پێشێ بەڵێ سواز بۆ خوای ماشەڵڵا سەد ماشەڵڵا تەماشایکەن خۆشەویستان ئەو تەماتە جا ئەوە بەختیار ئەو تەماتە بۆنی دێ بۆنی دێ بۆنی تەماتەی دێ خۆشەویستان جا ئەوە ئاها ئەوە خوێت پێ بێ بە خوێی دایکژێ هەمیشە شت ئەگە بۆ خۆت لێ دەکەیەوە خۆشتە هەستی پێستی با بە خۆلەوەی گەورەتر دەبێ ئێستا زۆر باشە دەتفەرموو ئەو جەحادەتەن وایە ئەگەر گەلاوێژ لێدا ئەو تەماتە مزرە بیت ترشەبی ئۆف خۆشتر دەبێت جاوە تێی گوشیدانێنانیش پێ زۆر زۆر خۆش خۆشە زۆر بەسە بەختیار وەرە لە شوێ خۆمات کردەوە بەختیار وەرە چا ئۆف ئەمەتانێ تەماتێکی جوان بەتام جادوا بەش دەدەم بەختیار کودی دستانی کودی دستانی کودی دستانی بەڵێ کودیشمان کردی لەو لارا کەلەم دیارە کەلەمە بابچین خۆشەویستان بە شتەکان دەوێت بە تاواتی بە ئێوە نیشان دەین وەرە بەختیار وەرە کاکە وەرە چای من وەرە زۆر باشە وەستاس ئەوە کەلەمن بەڵێ کەلەمە سەحمەلدان چێن و سەحمەل لیان دەکەن لە عالاتی وەچی پاش ینی دە ڕۆژ ما بووهار دەچەقێنین لەبەرەوەی جەوەکەی ساردە زوو پێ ناگا و تۆپی ناکاتن ئەوانە هەر یەک جۆر کەلەمە یەک جۆر کەرەمە بەێ ئەوە دستانی پێ دستانی هەیە و هاوینی هەیە ئەوە دستانێکە لەبەرەوە ئێرە سەختە لۆ دستانێ تاقیتر ببیتن باشترە زۆر باشە بڕێک باسی داباشتیا بکەینە داباشتی وای چۆنە دابای هەیە بەڵێ چی هەیە ماردوو پوشک واللهی ماری هەیە دوو پشتی هەیە بەس دو پشت کەمە زۆر کەمە لێرە دوو پشتی ڕەشە یانە زەردە زەردەکە سەلامەت سەلامەترە لێرە بەڵێ دەستەکەت خۆش بێ و مادوو نەبی فەرموو کتت لێرە خاریشمانەیە خارەکە پێگەیشتون بەڵێ زۆر باشە ئەوەتانێ کامیرەکە بێتە پێش کڵۆکە هەر پێوەیە خۆشویستان ئەوە خەیارە ئەو خیارە گەڵک بەڵێ دیارە خۆشویستان ها بۆ خۆم کڵوکەکەی لێ دەکەمەوە ئەو مایکەم لێ وەرگرا بە ئەمن بڕێک بۆم باسی خەیار و شتی بکە لێدا من خەیاران دەخۆم باشە والله پێش هێشکارەکەی والله جا ئەو خابی و خەیارانە ئەو خیارە تامی کۆلەگەی ئەو تامی زۆر خۆشەوە دەشتێ حەز و ئاسمانی فەرقا سەڵتان و هەتی فەرقا کۆرە پێ هەڵاتر خیاری ئێرە بە ئاوەی سارد ئاوەی سازگار ئاوەدرێ یعنی دەرماناتی لێ نادرێ ئێستا بە زۆری دەرمانی لێدەن ئەمە دەرمانی لێ نادەین زۆر باشە ئەمە لێرە ساڵانە تەماتان دەکەین ئەت ئێستا و پێشکێشکاری باشە لێم پرسە بڵێ ئەرێ ئەوە چۆنەوە بەڵێ ئێمە تەماتەن هەیە کەلە من هەیە هەروە بێتەوانێ کودیشتان هەیە بەڵێ کودی دستانیشن هەیە ئافرین باینجانیشی لێ بەڵێ باینجانی دەڕەش قەدیمان دەیانگۆ خۆشنا و باینجانی ڕەش بکە بخواتن عەسەبی دەبینی وڕانان وایە شتیوە وەڵا جا باینجان هەموو لە ئاکردەی خۆین بەس پێم وانە کە تەسیری هەبێ بۆ هەمووانی هەیە بۆ هەمووانی خۆشویستان زیادێ بەوەی وە خۆشە بەوەی بە بەروبوومی خۆش لە لێرە مشکی خۆت هەبێ مانگات هەبێ میوەت هەبێ تەماتەت هەبێ خار هەبێ هەستن خۆشە وەلا خۆشویستان و ئەزان ئەمە چوین خیارمان خوات لێرە بەدەر لە تەماتە و خیار
ها حلوکان بسم الله توكلت على الله ما شاء الله لێبێ هزار ما شاء الله لێبێ دایک ژێنێ بەختیار دەخۆی الله عینی کابرێ خوا دەیزانی هیواتم وێ بڵێ ناخۆم هەروێ دڵ ئەخپا خۆشە خۆشەویستان گوندی سرێشمێ گوندێکی خۆش بە ئاوێکی سازگار ئاو دەدرێ بۆ بەخوای پێ خۆش نییە بەجیان بێ بەڵام جای شەکەوە شوان لقل قلاويش أكوم السلم تويش جلوي جالي سد شعرها بو عمي قراني بيش جلوي جالي سد شعرها بو عمي قراني بيش دسا شوانم چه جوانم لم دشت و لم کیوانم بسوزی دل بخوین ام بستوام دیلانم دسا شوانم چه جوانم لم دشت و لم کیوانم بسوزی دل بخوین ام بستوام دیلانم سلام علیکم دا چۆنی حواڵت چۆنە تەندروستی چۆنە سەلامەتی یا ڕەبی باش بی ئەوە خەریکی چی ئێرە دەشۆی ڕەبی تەمەند درێژمی ئینشەڵڵا دانیشە وەڵڵاهی ڕاست دەکەی ئەرێ وەرە ئێرە دەی ڕەحمەتی خوا دەبێ هەر ئەلێرە هەڵدەتروشیین زۆر چاکە پورێ تەندروستی چۆنە سەلامەتی باشم کوڕم باش یا ڕەبی باش بی لێرە چۆ ڕاگرتووە وەڵا مانگاین ڕاگرت بوون هەویان ڕاگرت و ئەناشە من کەتم مندا ڕناگرن هەنوو کۆک ئەگە بۆ خۆت تین و تااقەت نەوە منداڵی دێستا کوا بە قسێت دەکەن ناوەڵا هیچ ناکەن وانێت خواکەی خۆی چوونەوە شاری ناوەڵا هەر لێرەین بەرێ جاران خۆشتر نەبووە تا بۆ خۆت تین و تااقەتت هەبوو بەرێ بەخوا کوڕم مەسەلەن بەتی لەبەر ڕشمارێ بوون صاحب حەویان بوون درین زۆر زۆر خۆشتر بوون زۆر زۆر باشتر بوون لە هەنوو کۆکە ئەو زەمانەی دەدی ناپیا بوو غەریبیا پیا بووی کوڕێ من هارەمەچی جاران نییە هەلی ئەلانەوە کەتەبی ئەوە چەکەنی داجان ڕعم و بەزەیی جاران باشتر نەبوو بەڵێ بەخوای کەسێک نەخۆش بە پەپێ هاتوون تەچوونە گیانە تەچوونە ڕستێ گرچی تەچوونە حەمزەیە تەچوونە دیار نەخۆشە ئەلانەوە کەوەنیان ئانەوەکە ڕحم نەما هیچ نەما داجان جاران دەگەڵ دەستە خوشک و شتی خۆتان دەچوون بۆ کەنگر و کار دوشتێ تەچوونە کاری تەچوونە کەنگرا تەچوونە کوارگا تەچوونە دەرێ لە خۆ جیاندینا تشتیندینا لە خۆ چوون ئەرێ ئێستا ئەوە نەماوە باشە ئەلحەمدولیلا لە گوندی مایە دەچن لە خۆی بەکای لە خۆ چابی لە خۆچن داجانە تۆ هەر بە ئەسڵ خەڵشێرەی ناوەڵە بارەچیم بارەچی زۆر باشە کاتی خۆی کە تو شووت کرد ژن بەژ نەبوو ناوەڵڵا بەژن بن هەوها بابێ بەڵام هەر ئەو دەمیش خۆشتر بوو پەوراخان هینان ما خۆکیان و کۆکە دادە و تش نەبوو کوڕێ من زێڕیان چیان بۆ کردی وەڵڵا زێڕان زۆر لۆ کرد ئەو کاتەی سێ ڕۆژ و چواشان شای چەند بوو هەندە زێڕە بوو دەکەتە 100 دیناری ئێستا هەندە زێڕە چەند دەکا زۆر دەبێ بنەتە لیسێکت پێ بێت بەخوای ڕاست دەکەی بەخوا ڕاست دەکەی ئینشاءالله لەش ساغ بی تەمەند درێژ بی دڵخۆش بی خوای گەورە شیفاشت بۆ بنێری چەکەم ئامان تێ خوای سەلامەت بی ئینشاءالله لە خەر ئیزنت داجیان خدا حافیز
فەرمو کابڵە خۆشەویستان گوندی سرێشمێ گوندێکی خۆش سیماشی جوانی کوردەواری کاک عەبدوڵڵا دەمانەوێت قسە بکەین لەسەرەوەی دەڵێن لێرە عادەت و تەقالیدێکی زۆر جوان هەبووە کاتی خۆی کە مردووە لێرە بەدەفەی هێناویانە پێشوازیان لێکردووە بۆ گۆڕستانیان بردو چۆنی بۆەوە لێ وڵا کە جەنەزانە ئەمەلەکە هێوارەش با لە مزگەوتیان دێشتەوە هەتا خزم و کەس هەموو داتن قورعانیان لەخستە دەخوێن هەتا سبەینێش بەس مردی بەخۆی وەسیەتە کرد سێ فەردەهات و سێ تەنەکە ڕوونام لۆدانن لە پاش مردنێ کە من مردم ڕاستەوخۆ ناوسێرەکەن ئەمە پێرن ناوسێرەکە جان گۆڵانێ پێ بڵێن کولێرە لەو سە قەبران ئازە کرد و جەنازە بەدەستی بوو بە شارە نەبوو وڵات سێچان نەفەری دەروێشیش دەفەیان لێ ئەدا و سەلەواتان لە دوو جەنازە ئەگوتن هەتا داتنە سە قەبرستانێ لە سە قەبرستانێ کە نێشت کولی چان تەوجیعکردن لە باتی کردیانێ کولی چا خۆشەویستان دیارە لێرە لە گوندی سرێشمەی کە مردوو دەمر ئەو کەسە وەسیەتی دەکرد پێشەوەی بمری دەیگو وەسیەت بێ کە مردم دوو تەنەکە ڕۆن و دوو فەردە ئارد لە دوایەوەی کە منیان ناژ بیکەن بە کولیچە و خەڵکەکە لەسەر قەبرستانێ دانگوت مەلا دەیگو مەلایکەتت دێنە سەرێ نەترسێ ئاوا جواب دەدەیە جادێگوی ئاڵا خزمینە دەبەروم دەست بە کولیچە خواردنیەکەن هەبام لاشیش گەرنەی ئازاکەن قوربانگەرنیان ئازا دەکرد و بەو شێوەی مەراسیم لەو گوندەی پێشوازیان لە مردووی دەکرد بە ئومێدیەوەی خوای گەورە هەموو لاشی عافوکە و قەڵەمی عافو بەسەر تاوانی هەموو لاکی دابێنی ئیشاڵڵا ئەوەش قەبرستانەکەی بەختیار تەسویرێکی ئەمەش دەڕۆین وەرە کابڵە بایەمە شمشاڵەکەت بگرانێ ڕووکەینە دەشت و کێسان بۆ سەیرانی باغی سێو ڕووکەینە دەشت و کێسان بۆ سەیرانی باغی سێو ئەسیری بەندی داوم هەر گولەی باشکاوم ناڵای دەمی وەڕانێ فیریستێنێت لە چاوم ئەسیری بەندی داوم هەر گولەی باشکاوم ناڵای دەمی وەڕانێ فیریستێنێت لە چاوم بەناوی خی گەورە بینەرانی خۆشەویست لە گوندی سرێشمێ لە نێو خزمانی سرێشمێ مەدرسێکی جوانمان پێکهێناوە لێکیش هەر مێدێک ئەلێ کرۆسکن کرۆسێک دێ هەنجیر ترێ خۆشەویستان ئەوەی کە دەیبینن خۆماڵیە تامی هەرز و ئاسمانی فەرقا لەگەڵ شتێکە مەدرسێکی خۆشە لێرە لە خزمان دەپرسین باسی گوندی سرێشمێ دەکەین دەمانەوێت بزانانی گوندی سرێشمێ چی بۆ کراوە لەسەر مێژوەکەی لەسەر دانیشتوانی سەرەتا لە کاشی ڕاددەست پێ دەکەم قوربانجان ماندوو نەبی خدا بتپارێزی چاوین بەخێرات جەماعەت و کەناڵەکەتان ئەەکەم بە تێکڕ هەر بژیما مەسەن شوێنێکی خۆش تێخوا لێت تێک نەدا بتپارێزی خوا هەموویان سەرکەوت بکە جێبێکی خۆشی عەرەبی هەمیشە سفرەشت ڕاخراوە بێ شوێنەکەت بەرزە باوەڕ بێ خڕکە بەردان بەردەوە کەس دەرناچی بالفعل هەواشی ئیشاڵڵا خڕکە بەردا بەرنا ئیشاڵڵا بەریان نادەینەوە مەگە منداڵی بزۆزەوە بکەن مندارشم الحەمدوللا باش خۆی بەزیاد بێ ئەزمین دەمەوێت بەڕێک بۆم باسی خزمانی سرێشمێ بکەین پێم بڵێ گوندی سرێشمێ خەڵکی سرێشمێ چ تیرێکن و چ عاشیرەتێکن گوندی سرێشمێ گوندێکی زۆر ڕێک و پێکا مەشهورە بە گوندی سرێشمێ لە هەموو شتێک لە زۆربەی گوندا باشتر بووە تەبا بووە
گوندی سترێشمێ باڵەکاتی نەک مەسەلی خوارێ ناسترێشمێ باڵەکاتی بەرێ گوندەکی ڕێک و پێکە عساب کە تیرەشن نینە گوندی سترێشمێ هەمویان خزمی یەک نینە هەر هەمویان خزمی یەکرینە بە ڕێک و پێچی ئەرێوەڵە زۆر باشە تا چەند لە ناخۆدا تەبان هاوکارن هەماهنگگی یەکدی دەکەن بەو خودایی ئێستا زۆر باشە بە نسبەت بەعزێک جێە پێشا باشتر بوو ئێستا تەمان هەموو جێن گۆڕانکاری بە ساعتیا بەس الحەمدولillah سترێشمە گوندەکی تەبایە مەسەن سبەی نێزبارەك بی هەستان و ڕۆنیشنەک بی مەسەلێ تازی و مەسەلێ بووک و مەسەلێ مەسەلەن تەبایی گوندی کابرا هەیە مەسەن س مەسلحەتشی دە و ئیشەیدانیا بەرام دەگە گوندیدایە دەگە قەومەکەیدایە خۆی دەڵێ لەگەڵ حامی هەڕۆشامی وایە بەڵێ زۆر زۆر باشە کاسم بۆمان باس کە گوندی سترێشمێ چی بۆ کراوە بەخوای گوتی سترێشمێ بە نسبەتی مەغدورە لە قەزێ حکومەتی تەنها مەکتەب نالۆکرایە مەکتەب نالۆکرا مەشروعی ئاوەشنێ لۆکرایە بەرام مەشروعەکە نەقوستانی زۆرن باقی وەسەلام دەگەڵ کاگ ئیبراهیمی چوین سەردانی زۆر شکانی ئەومان کرد دیارە سپاس بەخوای گەورە ئاوی باشە باشڵە بووی هەموو شوێنێکیش باش دەبێت ئاوەکە 6 کانی گوت پێم بڵێ لەوێ ئەو ئاوا بابۆڕی چەند ئینچ ڕاکێشراوە ئەو ئاوانەی کاکی ئیبراهیم بەحسی کردی حساب بکە زۆربەی کانیەکە لە منەکە ڕاکشراوی هەمووی کانیە هەمووی کانیە ئەجای منەبی چ بۆ ڕێوانیە ئللا مەشروع نەبی مەشروع لە سەرێنی لوهاتیە مەشروعیش حساب کە زستانەی ئاوەدانە هاوینە ئەگرێتەوە لە بەشی ناوشتی باشە لێرە شەوانی دستان یاخود بڵین دستانی ئەو گوندەی مەسەڵی بەفربارین بە حکومەوەی شوێنیشی بەرزە ئێرە دستانەکەی چۆنە بەخوای دستانی ئێرە ئەویش هەموو سارێوەچێکنی هەنسەنگ سارە بەفرێکی باش ئەکەوی هەندێک ساراش خۆشە یەک بێکی دەڵە ساڵی بەفرە زۆرەکەی بەری ساڵی بەفرە زۆرەکەت بە بیردێت و لە 92 کە هاتین و ئێرە بەفرێکی زۆر کرد بەرام کە عالەمەکە هاتۆ ئێرە عالەمەکە هەموو فەقیر بووە هەموو غەریب بوو هەموو حساب کات دەست بەس ئەویست بژی هەرێوەڵە تۆ لێرە ژیانی هاوسەرگیریت پێکێنە ناوەڵا لە مەلا عومەری بەرێ بڕێک بۆن باسی گەنجیاتی سەردەمی خۆتکە گەنجیاتی ئەو کاتەی جیاوازی ئەو کاتەی فەرقی هەرز و ئاسمانی لەگەڵ ئێستا بەری فەرقی گەلک زۆر ناڵی خۆزکەم بەرچەلان ئێوەیە خۆشتر نەبوو خۆشتر بوو عالم ساتر نەبوو درم سافتر بوو زیاتر نەبوو بالفعل جاران کەسێک دەمرد کابرا ئێوە گوندەی تەلەڤیزیۆنی هەڵ نەدەکە دەیگو لە فڵان گوندەی یەک ئەمری خوای کرد بالفعل بەداخەوە مردن و کوشتن بووە تەشتێکی احتیادی بەری خوا بن پارێزی خوایە خوا عاری هەموو لایەکن چاپ بکە خوایە خوا هەموو لایەک سەرکەوتوو بکە هەر بژیم بزانین لێرە میوە و شتی تایبەتی خۆمان هەیە بەڵێ ئەوەی هەموو تەبیعیە هەموو خۆیە بەری زۆر باشە داشی دەکژێنێ دوایە ئیشاڵڵا بەڵام ئیشاڵڵا پشتیوان بەخوای پشتیان بەخوای بەڵام هەمیشە خۆشەویستان کاکیش لێرەیە فەقەی دە قەدیمە دووە بیر دێنەوەی کە دەچون بە ماڵ لە دەرکاندان و ڕاتپەی فەقییان خوا خێرێ بنووسی وانە لێرە فەقی شتی لێ بۆ کاتی خۆی باسیەوەی کە چۆن بوو ئەو کاتەی فەقیەکانی ئەو کاتەی فەقیەکانی ئەو کاتی یعنی ئێستا ئەگە لۆت باز بکەم لە خەیاڵ و فکری من یعنی 200 ساڵ پێش ئێستا حوزرە هەبووە لەو گوندەی بەڵێ مامۆستا مەلا عەوڵای شۆرێ هەبووە لێرە حوزرەی مامۆستا بووە لە دووی مامۆستا مەلا محەممەدی خۆن هەبووە مامۆستا مەلا محەممەدی سکتان کە دەکاتە بابی ئەو پیاوەی یعنی ئەگە لۆت باز بکەم مەلانێ لەو کوردستانی لەو گوندەی نەخوین بیت زۆر باشە بە حکومەوەی جەنافیشت هەڵی دەسوڕێنی کەم بڕێک دەفەکەی سوڕێنە جا سڵاوەتان لێ دەدەی بەقوربانت دەبم کەسی دەی دەڵێ وەڵی تۆزەک مەتعی پێغەمبەری دەکەن سڵاو سڵام هەتا مەسیحی کەی کەمە هەتا مەسیحی کەی کەمە مایکەکە ئێستا دەبێ مایکەکەی مایکەکەی ئاوا بۆ بگرێ باشە اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك
كخير الخلق كلهم محمد أشرف الأعراب والحاجم محمد خير من يمشي على محمد طيب الأخلاق والشيم مولاي صل وسلم على حبيبك خير الخلق كلهم يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. ورجعي رجعك كشيني ما كم يدوا قربان بخير يا خوا خير دمسي يا ربي قربان جان بخير بي بڕێک بۆم باسی ئەوەی کە بزانین لێرە کۆخ و گۆرانیان ناڵێین ماڵەت خەران نەبێ باششتی بۆێندە لێک داڵێنن کاک ئیبراهیمی زۆر ماقسە کردومە پێکەم باسی ئەوەی دەکەین هەرەوەس زبارە لێرە خەڵکی ئێرە بۆ زبارە و هەرەوەز وشتیا چۆنن وڵا خەچێرە پێشەچی بەخێری هەموو لاچێکم پێ کەناڵەکەی زۆر بەخێنی سەر چاوم وڵا خەچێرە زۆر باشە بەڕاستی لۆ هەرەوەز مەسەلەن زبارەکەنم زبارە چرو هەمی بە هەرەوەزە زۆر باشە نۆرە گاڕان وشتی وا هەیە بەێ نوبەت گاڵان هەیە بەێ نوبەت گاڵان هەیە چەند مانگاتە بێ دەبێ ئەوەندە ڕۆژانە ناوەڵڵا ئەوی دەی هەبن و پازەی هەبن و ئێک نۆبەت هەڵاوە خۆشە ئالێ وەڵڵا زاگە ماش دین ێرای وەیە نانە بە قوربان دەبم مەکە مایکەکەم دەوە ئەتوو جێ ساڵا قورگتانی قەسەم بەخوای بێمێر هەموو ڕۆژێ دەڵی نۆرە گاڕانتە وانێت خواکەی دەست خۆش قوربانجان دەمانەوێت باسی درونەمان بۆ بکەی کاتی خۆی مەسەرەن لێرە لە گوندی کە درونە دەکرا طبعاً گۆرانیەشیان دەگوت دەگەڵی بۆی خەڵکەکە چاک گەرم دابێ زاز و زوش کابراژ دەگوت دای دەبەرمرم دای ئەها هیچی نەماوە تەوا بوو مەسەرەن ئێوە چتان دەگوت ئەو کاتەی بۆ زبارێکی گۆرانیەک چ شتێک دەگوت بەخوای لۆ گەنم درون و ئەو شتیوە تەمان زۆر زۆری هەیە وەکو بێریلە وەکو مەسەلەن بێریلەش بە تایبەتی لەکنەمە دوو زۆری هەیە گەنم ئەگەر بە پێوەوی بە تەختەی بدرون زۆرە بەندەکەێ و ئەو گەنمیدی کەش بە گاز لێدەن و بە خڕیەکەن و وەکو جیای ئەویش زۆرە ئێسامە دەمانەوێت هەردوو جۆرەکەمان بۆ بڵێ سەرەتا ئەوەی کە بە پێوە دەیدرونەوە بە پێوە بە پێوە کۆکلیشی بڕۆ بەێ بەژنێوێم دارایە دارێشی وێشێخانێ تو خدا بەژنی چێدارایە دارێشی وێشێخانێ بەژنێتم دارایە
دارشی و شیخانی تو خدا بجن سیدار بویو دارشی و شیخانی سرکارم لیدا برین بنکار دینو هاجانه سرکارم لیدا برین بنکار دکان زولانه سرکارم لیدا برین بنکار دکان زولانه سرکارم لیدا برین بنکار دینو هاجانه ئەوە دەنگتان خۆش بێ لە شتان ساق بێ ئەوەی بە پێوە بوو بە پێوە ئەدای دەکژێنێ ئەدی بەدانیشتنەوە دەڵێنی ئەرێ دای 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 های هوای بێری لێ وەی بێری لێ مامایە نایازداوار بێری بۆ لۆی نەمام وەی بێری لێ مامایە دای 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 های 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 بێری لێم برا بێری لە مێدونایە و چاوەکەم دای 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 های 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 بێری لێم برا بێری لە مێدونایە دای 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 بایردی سر بێرێ لۆی نەمام جالنی ورای ڕۆنایە بایردی سر بێرێ لۆی نەمام های لەنێ بەیای بوونایە دای 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 های 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 بێری لێم چاوەکەم بەردی سەر بێرێم جالە نایە ولا ڕوونایە جان بەردەکەی سەر بێرێم چاوەکەم وا لە نایە و بەی بوونایە أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله دستان خوش بێت جا ئەوە گەدە تانگوت ئەوی دیگەرم دادا قوربان هیچیان نەدێت وەنیە ئەمە ئەگە دەبارێت مرم دەست پێ بکەن خواردنەکەشکو بوو سبەینان پاش چێشت هەبوو ڕوون و شیرێژیان دادەنا ماست و پەنیر و دەیان خوار هەر یەکە و چیلۆیەکی دەخواست نێورانان دۆینیان دروستە کرد بە شیرێژ ڕوونی یەکی یەک لەگەنی دەخوارد ئێوارەش چ بوو گۆشتی جیشیان لێدەنا بە چەلاو دەیان خوارد ئێچی پیوازێکیان لەکدادەنا دۆشیان دادەنا برنج و ئەو شتانە نەبوو بانێتەوە یادن دڵم لە ژێڵات خۆشەویستان قەدیم ئیشیان کردووە ماندوو بوون هەچی خوادبانیان بە خاڵیان دانەدات ئێستا ئەوەندە پەنیری بخۆ دەبێتە تۆپەقڕێک لەسەر مەعیدەت بۆ لەسەری دەنووی ناجوڵی جوڵە ناکەی بەڵام وەرە لێرە چ دەخۆی بخۆ بێمنەت بە بەو شاخی هەڵگەڕێت بابی من دەچوە زباران یەک بانجی لە زباران بوو سەرپارە بوو ئێواران داتەوە ئەوەی هەموو ئارەقە بە ڕقڕق دەبوو خۆشەویستان مەبەستیەوەیە سەرپاڵە یعنی چۆن ئەوەی دەبووە ئارەقە ڕقڕق دەبوو داکەم دەیگۆ بالۆت بشم ئەو قاتەی ئەو کورتەکەی دەیگۆ نابابیانش بسمەوە ئەو هاوای تا مانگتەوە دەبوو ئەوە لە زباران بوو مەزاری نەدەبوو ئەو زلکانە بشوات لەش ساغ بنجا خۆشەویستان ناکرێ ئەمە قسام بکەین و تەحامل لە زیزیش نەخۆین وانە فەرمونون بادایک ژێنێ
كجوكيو شمشالك بقراليو روكاينا دشتو كسار بو سيراني باغيسيو روكاينا دشتو كسار بو سيراني باغيسيو اسیری بندی دامم پولای بالشکامم نویدمی ورانه فیلم استند لجامم نویدمی ورانه فیلم استند لجامم نویدمی ورانه فیلم استند لجامم ئەزان گوندی سرێشمێ لێرە کاک حاجی مەحموود ئەهۆ کە شیرەی جاران داگوت بە کەشیرەی حاجی خۆشویستان لێرە بزنی ڕاگرتوون دەڵێ زیاتر لە 50 ساڵە شوانە خۆی دەبن شەستی هەڵکردووە لە شوانێتیەدا هاتن دەڵێنەوانەی کە شوانن یا شمشاڵی دەزانن یا حەیرانان تێ هەڵ دەکەن نازانین کاک حاجی ماندوو نەبی سەرچاوم بەخێر بێ زۆر بەخێر بێ سەرچاوم چۆنی چاشی لەخوای بەزیادمی ئەم گۆفونە باشن ئەلحەمدولله کاک حاجی بێ شوانی باشە بۆ شوانی وەلای ئەوە لە زمانی حەزرەتی محەممەد داینا شوانەتی ما ئەوە هەما شوانەتی کردە حەزرەتی ئاقوب لە مارێ نەقایل بوو هاتە ئەو کوفەی عێراقی مارە خارێ مارە خاری لەوێ بوو خاڵی شێ بوو وەڵا ناومە بیر نەما وەچی هاتە مارە خارێ گوتی چوونە مارێ کاپرەکان بیان قەپات کرد بوو چوەوی لۆی قوڕێشیەکان نەزامزاشی هەنا چۆ مارێ دەگەچی ژینەوی وەچی چۆ مارێ بە خێراتیان کردنێ گوتی لەکنێ هەفت سارام لە هەڕۆکن حیوانی چیژێتە دەمێ چیژەکی شەرتی وا بوو داگوت ئەوەندە ساڵی شوانێتیم بۆ کە جاکچە چێت دەدەمێ ئێستاوانە ئێستا ئەتەرنێت چ وڵاتی نێشتووە لایەک جا چیژەکەی ئێک زۆر جوان بۆ ڕاحیلە ناوی چ بوو ناوی ڕاحیلە بوو ئێکسکەیلە خانم گوتی ئەوێم بدێ بۆچی حەفسارەکە تەواو بوون ئێدی کەدا گوتی خارادی نەمگۆ ڕاحیلێم بدێ ئێدی گوتی حەفساریش هەڕۆکن حیوانی ئەوێشتە دەمێ حەزەتی ئیسف ئێڕاحیلەیە ئەو بنیامێ ئەوی نەدیکەینەوە هاوێتیانە بیرێ ئەو ئێدیکەنەوە جا ئەو ڕاحیلە جوان بوو ئێدی بۆ چیش نەما ئەنە شیرن بوو هەمان دەناسی حاجی ڕاحیلە خان مێش دەناسی لە بەهانێن پێم خۆشە چونکە هەما شوانەتی کردیا ئەو پێ بە ئاخر کەس هەیە شتێکیش بدەنێت و کەس هەیە شتێکیش بدەنێت بەڵێ دیکو هەڵت ناوە بزنتەن بەڵێ زۆر باشە کاتی خۆی دەچوو بۆ شوێستانێ بەێ دەچوونە شوێ بۆ شوێستان وەڵا لێرە سەر بەرد هەیە بن بەرە زەنگەکە هەیە زۆری نەهەیە ئەو چوونە و شتانانە باسی ژیانی مەڕداری لە شوێستانێ بکە خۆشیەکانی وەڵای خۆشەکە لۆ هەندێک قسە ئاپای بن کارانەکە قسەی بەعیب لۆ شوانی نەخۆش بوو بەێ لۆ گەنجی بەرگەڵ ئەگە دەچوونەوێ مەسەلەن مەڕداریکەتان دەبوونە جیران جیران و هەبوون بەێ ئەو کاتێ ڕەبەن بووی ژنت هەبوویان نەبوو بەێ ژنم هەبوو بەێ عاشق بووی ناوەلا ناوەڵاوچێ ئێکدی نەنەشە ناسی پاش باسکی بەێ هەر ئێکدیشە نەشنە ناسی ناوەدا باشە یەک شتێکم بۆ باسکە ناخۆشیەکانی مەڕداری چیە بەێ وەڵایی ناخۆشەکە خۆشی هێو نەخۆشیشی هەیە ئەوە خۆشیەکەت باسکرد نەخۆشیەکەی بەێ نەخۆشەکە ئەو بە باران و ئەزیەت و شەوێ لە چیا و چۆلا ئەوە نەخۆشە جا ئەچوینە چاوی هەیە شەوێ ئەنوستین حیوان شەوینێکە دەناو کەپەنی سەر خون نەگاندە
بەلینگن لێکن دەناو کەپەنی کەپەنت دیتە بەرێ ئەدێ ماڵی خوات دیوە بەرێ خۆزگەم بخۆن دەڵێن ئەگە توێ ماڵی خوای کەست بەبییر نامێ بەێ ئەتو کەست بەبییر مابوو کورە کووە بیر نامینی ئەگە کو دێوە ئەگە وەبیرت نەمینی ینی کەست وەبیرە بەرێ ئەرێ وەڵا ئەتو دیارە چاکچوو بۆ نێو دڵەکەت بەێ لەخوای بەس لە بەست مندار بوو مندارەوە تەمە چەند ساڵی بوو وەڵای لەوانە 30 سارە بوو زۆر باشە خۆشەویستان 30 ساڵ منداڵە ساری هەشتاتم 49 ساڵی هێشتا سوێ ئەمن هەشتا یەک بووم یعنی ساڵێک بووە ئەمن لە دایک مەگە تو چویە بەێ بەێ ئەو کاتی بە چ چوون موشای لە پێشەوە سوار بوویان لە دوا بێنە لە کورسی نەگۆڕی کورسین دەگۆڕ خۆشیزان دەڵ بین بین کورسەکان دەگۆڕن ڕازەکە ئێستا وا لە لای جامیدانە نیشی دڵی لە ژێڵا دێ دەخشێتەوە بەڵام ماجیوانە بوو بەێ 6 ڕۆژا بەڕێوە بوونە تاگای نەوێن دەرێ ئاسان بووە بەێ ئەلان بە تیارێ بووان دەنیشی هەڵبەستیتەوە وایە بەێ زۆر باشە نامێ زۆر ماندوت بەێ ئەگە شتێکت ماوە بیڵێ دەنا من بەجێت دێڵە لە خزمەتم ئەمن لە خزمەتە حازیم ئەمن شاگەشکە بووم بەێ زۆر بەخێبێن سەر چای من زۆر سپارسی کنارەکەوەکەم بەڕێزی لە حاتێمە یاخۆ بەخێ وێمدا سەر چای من دەبی لەکنە من بلۆ لم دشت و لم کێوانە بەسۆزی دڵ بخێنین ئەم بەسەو ئەم دیلانە بەسۆزی دڵ بخێنین ئەم بەستەو ئەم دیلانە ئەخۆشویستان وازان گوندی سرێشمێ ماشەڵاوڕۆ هەموو نانی دەکەن لێرەش نان دەکرێت بزانین لێرە چۆنێتی ناکردنەکان بە هەرەوەزیان هەر بۆ خوانن ماندوو نەوی باجی بەخێروی سەرچاوم ئەوڕۆ نانی دەکەن ئەوانەی کاتون هەری گوندین هاوکارتانیان هەری خۆتان هەر خۆمانی هەر هەمووان پێکەوە زۆر هەر هەموو کاریەکتر دەکەین زۆر باشە لێرە مەسەرەن ژنانی شان بە شانی پیاوان ئیش دەکەن هاوکار و هەمانگی دەگەڵ مێردەکانتان چۆن عیبی نییە پێکەوە لە هەموو شتێکی لە هەموو شتێک پێکەوە بۆ هەرەوە زوشتی وا چۆن هەر هەموو شتێک پێکەوە بەڵێ ئەو نانەی کە دەیکەن هەورامیان تیریە بۆ هەورامی ناکەن جاران بۆ هەورامی ها بە حکمیەوەی نەرمە ئەساوە ئاوکردنی دەوێ وایە بەڵێ بەڵام هەورامی ئێستا جەوەکەی گەرمە خۆش نییە زیاتر دستانە خۆشە ئەوان جارانەگە نانیان دەکرێت مەسەلەن کولێرەی بە پەنیری نازانم و چیان پێ دەڵێنەوە کەلانەوە ئەو شتانە و کولێرە بە پەنیر بووە بەس ئێستا نەما وردە پێش دەکەویت ئارێ وەڵا بەس عادەتەن دستانانیش بۆ مەعیدەی ساکرەوە نیە ئێستانە ئێستا گەرمایە ئەو شاژ نەچتە ئەوە پورمە پورتە دەیخوا لێکتان نەکە دەڵی لاقت دێشن دەیاڕبی خی گەورە شفات بۆ بنێری ئیشاڵڵا لێرە دەچن بۆ هاوکاری یەکدی ژنانی ئێرە بۆ ناکردنێ ئێستا زۆر خۆشە ئێرە هەموو هاروکاریەکتر دەکات یعنی گوندێکی تەباو لەبار گوندێکی تەبا زۆر باشە داخل لە تەمەنی چەند ساڵی فێری ئیشی کردی ئەگەر هاتی بۆ ماڵی خۆت یان ئەگەر شوت کرد هیچت دەزانی هەموو شتمان دەزانی سپێنی ئینسان ئەگەر ئەو منداڵی توێە ئێساوە چی دەوێ پارە خۆشەویستان ئەوڕۆ هەموو داوای پارەی دەکەن منداڵی دەسا شەبوون و نەبوونی نازان بەس دەبی هەبیتن بەردەوام زۆر باشە ئینسان کاتێک کە شتێک دەزانی زۆر خۆشە بەس کە نازانی چاو لە دەستی خەڵکی بێ ناخۆشی وا دەڵێ
کۆرە بوو شێمنی چی وڵای بووکم مەیە وەک شاو شاژنان پاڵ دەداتەوە یەک ئیشی ناکە دەبێت بە گەروێی داکەین بەڵام ئەگەر بۆ خۆت ئیشکەروی دەڵە ڕەحمەت لەو شیرەی خوادوێت جا ئێستا هەروە ئێستا مۆدی لە خۆکەس ئەو شتەی ناکرد بۆ جا ناڵی بەگلادیشنی شت با بۆ بگری کار خزمەتت کاوەنیە هەر ساغ و سەلامەت بن تەمەند درێژ بن ئینشاءالله زۆر مەمنون لم دشت و لم کێوانە بە سۆزی دڵ بخێنین ئەم بەستەوە ئەم دیلانە بە سۆزی دڵ بخێنین ئەم بەستەوە ئەم دیلانە. خۆشەویستان و ئازان هەموو شتێک سەرەتا و کۆتایی هەیە ئێمەش لە سرێشمەی باڵەکایەتی هاتینە کۆتایی بەرنامەی ئەو جارەی دیدەنی. سپاس بۆ شامپۆ و تایتی سۆپەرکریس تا بەرنامەیەکە تا بە یەگەشتنیکە هەموو لاکتان ئەسپاردەی خوای گەورە بن خواتان لەگەڵ. شەوان لەگەڵ گەلاوێش ئەکەم بەسەر وتوێش جلوەی جوانی سەد شێعرە بۆ ئەمنی گۆڕانی بێش جلوەی جوانی سەد شێعرە بۆ ئەمنی گۆڕانی بێش. دەسە شوانم چ جوانە لەم دەشت و لەم کێوانم بە سۆزی دڵ بخوێنین ئەم بەستەوە ئەم دیلانە دەسە شوانم چەند جوانە لەم دەشت و لەم کێوانە بە سۆزی دڵ بخوێنین ئەم بەستەوە ئەم دیلانە